کابینەی نۆیەم کابینەی ژێرخان پێشکەوتن پاراستنی داهاتووی هەرێمی کوردستان. کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لەو کاتەوەی بە سەرۆکایەتی مەسرور بارزانی دروست بووە ڕوبەڕووی چەندین قەیران و کێشەی گەورەی دارایی و سروشتی بۆتەوە، بەڵام هیچ کێشەیەک نەیتوانیوە شانی لە شان بدات و بەسەریدا سەرکەوێت، ئەمەش بەژیری و تێگەیشتووی خودی سەرۆکی حکوومەت. کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەهێزکردنی ژێرخانی هەرێمی کوردستان بەردەوامە، هەمیشە کار لە پێناو ئەوە دەکات کە سامانی سروشتی و ئاو بە هەدەر نەڕوات، بۆیە لە چوارچێوەی پلانەکانی دەیان بەندا و پۆند و پرۆژەی بۆ کۆکردنەوەی ئاو و پاراستنی سامانی ئاو ئەنجام داوە. لە نوێترین پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار وایە 4 بەنداوی دیکە دروست بکرێت، ئەوانیش بەنداوی منداوە لەسەر زەی گەورە لە هەولێر، بەنداوی باکرمان لەسەر ڕووباری خازر لە ئاکرێ، بەنداوی تەختەق لە کۆیە و بەنداوی دەڵگا لەسەر زەی بچووک لە قەڵاتزێ. پێش کۆتایی ئەم ساڵ دروستکردنی ئەم 4 بەنداوە دەکەوێتە بواری جێبەجێکردن و دوای تەواوبوونی کارەکانیان نزیکەی 5 ملیار مەتر سێجا ئاو گڵ دەدەنەوە و کاریگەری گەورە لەسەر بوژانەوەی کەرتی کشت و کاڵ، کەرتی گەشتیاری و سامانی ئاژەڵ دروست دەکات.